لە کاتێکدا زۆربەی گفتوگۆکان لە 2 ساڵی ڕابردوودا بێئەنجام بوو لە نێوان لایەنەکانی کوردستان بۆ چارەسەرکردنی قەیرانەکان. دوجارێکێتی بووە مینبەری کردنەوەی گرێکشۆرەی ململانەکانی لێوان لایەنە کوردستانیەکان هەنگاوەکانشی بە ئاراستەی یەکریزی و لە یەکگەیشتن چووە قۆناغێکی پێشەوە کە بە دیدی چاودێران هەنگاوێکی نیشتیمانیانە بووە کە یەکێتی ناوێتی بۆ یەکریزی نێوماڵی کورد و کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان. لە ڕاستیە ئێستا ئەو دەورەی یەکێتی نیشتیمانی کوردستان دەیگێڕێت بۆ ئاشبوونەوە و یەکڕزی خیتابی کوردی و نێوماڵی کوردی لەگەڵ لایەنە سیاسیەکانی کوردستانە دەورێکی باش و کارایە جێگای دەستخۆشی و پێزانینی ئێمەی وەک سیاسیان و ڕۆشنبیرانی ناوچەدا بڕاوەکان دەستخۆشی لەو هەنگاوە بەڕێز و باشە ئەەکەین. من دەستخۆشی لە یەکێتی نیشتیمانی کوردستانەکەم کەوا توانی ببێتە کلیلێکی چارەسەری بۆ هەموو کێشە چەقبەستوەکانی چەند ساڵەی هەرێمی کوردستان توانی بە چەند کۆبنەوەیەک بە گفتوگۆکردن لەگەڵ هەموو لایەنەکان ئەم کێشانە بگەێنێتە چارەسەرکردن یاخود بنبەست و دیارە ئێمە شۆک و خەڵکانی ناوچەدا بڕێراوەکان ئەو چارەسەریە ئەو کۆبنەوەی ئەوان لە لای ئێمە کارێکی گرنگ و دڵخۆشکەرانەیە. هاوڵاتیانی خورمات و وەکێکێک لە ناوچەدا بڕاوەکان ئومێدیان لەوەدایە ئەو هەنگاوی یەکێتی ناوێتی هەموو لایەنەکان بەدەنگیەوە بێن و پاش ڕێخستنەوەی نێوماڵی کورد هێزە کوردستانیەکان بە یەکدەنگیەوە قەیرانەکانی نێوان هەرێم و بەغداش بە دیالۆک و پشبەستن بە دەستور چارەسەر بکەن. کاروان حەبیب، کوردسات نیوز، خورمات و